بە هاوکاری ئەنجومەنی شارەزۆری کۆمەڵی دادگەری و خوشکانی سنوورەکە دەستگای خێرخواسی بەخشین تەنیا لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا زیاتر لە 7 ملیۆن دیناری بەسەر هەژاران و کەم دەرامەتانی قەزای شارەزور دابەش کردووە. بەرپرسی نووسینگەی بەخشین لە قەزاکە دەڵێت تەنیا لە ڕۆژی 28 ڕەمەزاندا بە هاوکاری دوو خێرخواز نزیکەی 37 ملیۆن دیناریان بەسەر 200 خانەوادەی هەژار و کەم دەرامەتدا دابەش کردووە. بەخوا خێرخوازانی خۆشی ڕادەگەین کە دڵخۆش من بە هاوکاریەکانتان هاوکاریەکانی ئێوە وای کرد ئێمە بتوانین بە هاوکاری ئەنجومەنی قەزای شارەزوری کۆمەڵی دادگەری و ئەنجومەنی خوشکانی بەڕێز بە هاوکاری ئەوان بتوانین زیاتر لە 7 ملیۆن دینار بەسەر هەژار و بێباوکانی سنوورەکە دابەشکەین. خوای گەورە خێرخوازان خۆی پاداشی خێران داتەوە ئێمە ناتوانین پاداشیان تەنها دوعای خێرمان لێ و داوایان لێەکەین هاوکارمانون بۆ ئێمە بتوانین زیاتر هاوکاری هەژار و نەدارانی سنوورەکە بکەین و لێرەشەوە داوا لە هەموو خێرخوازانەکەم هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین من لە هەموو نووسینگەکان چونکەوە هاوکاریەکانی ئێوەیە ئەمەتوانی بەردەوام بین. خوای گەورە پاداشی کردتانمە. بەرپرسی ئەنجومەنی شارەزۆری کۆمەڵی دادگەریش دەڵێ بەراورد بە بچووکی شارۆچکەکە گوژمەی پارەی کۆکراوە لەلایەن خێرخوازانە و لە ئاستێکی بەرزدایە و خۆشبەختانە لە تەواوی شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان زیاتر لەو ڕێژەیە کۆکراوەتەوە و ڕادەستی هەژاران و کەم دەرامەتان کراوە. وەکو نمونە ئەمڕۆ لە بەرگەی خێرخوازێکەوە توانیمان جگە لەو موچە ماگانەی کەوا بێ باوکار هیانە یا ژینگە پارێزان خۆیان موچیان لە شارەوانی هەیە، بەڵام ئێمە هەردوو ئەو توێژەمان لێرە کۆ کردو هەم بێ باوکان کە عەدەدیان 100 نەفەری ئەبوو و هەروەها ژینگە پارێزانیش 80 کەسێک ئەبوون. چاوەڕوان دەکرێت لەگەڵ کۆتایی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان و جەژن دەستگای خێرخوازی بەخشین تەواوی ئەو پارە و هاوکاریانەی بەدەستی گەیشتووە و دابەشی کردووە لە نووسراوێکدا بۆ ڕایگشتی بڵاو بکاتەوە. وشێر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای شارەزور.